کەرکووک تەخسیری نەکردووە بە نسبەتی ئاوارەوە. ئێمە لە کاتێکە ژمارەی ئاوارە لە 600,000 پێش تێپەڕ بووە، تا ئێستاش 9 ملیۆن ئاوارە لەم کەرکووکە هەیە. زۆر جار قسەی نادروست ئەکرێ بە پێشمەرگە بە جیهازە ئەمنیەکانمان بە ئاسایش دەربارەی ئاوارە. ئەمانە هیچ ڕاستیەکی تێدا نیە. ئەمانە خەڵکانێکن کەیان نایانەوێ کەرکووک بە ئاسوودەیی بمێنێ و بەڕاستی زۆریشیان پێیان گرانە کە ئەمڕۆ کەرکووکە بینن لە شارە هەرە ئەمینەکانی عێراق. وەڵا لە هەموو شوێنێکەوە ئاوارە ئەبێ تەدقیق بکرێ کە ئەمانە شتیان لەسرە. ئێمە هەر لە ناو ئاوارەکان لە داقووق لە ناو شار ڕۆژ نییە خەڵک دەگیرێ. ئێمە لە یەک ڕۆژە 64 لەوانەی گیرا کە ناویان لە قایمەی ئێرهابە هەبووە و هەر دوێنێ ژمارەیەکی تری زۆرمان بۆ هاتووە لەوانەیە کە ناویان لە قایمەی ئێرهابە. ئەمە هاتوونەتە ژوورەوە. هەڵبەتە پێشمەرگە زۆرمان دوو بوو بەدەست ئاوارەوە. ئەمانە کە دێن نانیانە دەنێ، ئاویانە دەنێ، هاوکاریان ئەکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا تەماشایەکەی پادداشتەکەی ئەوەیە تەنها ڕەخنە ئەگیرێت، ڕەخنە ئەگیرێ و بەڕاستی ئەمە جێگەی داخە. با ئەو کەسانە باش بزانن ئەگەر پێشمەرگە و ئاسایشی کوردستان نەبێ ئەمڕۆ ئەمانە نەیانەتوانی لە شاری کەرکووک و لەو شوێنانێک کە ئێستا لێدان تایە بژی.